ئەو دووسێ ڕۆژە بوو کە لە ژێر زەمینە بوون وەکو عایلەکەی بە منیان و من نەمدینیون لە ژێر زەمینە، بەڵام من دوای پێنجی دەکە چوومەوە بۆ لای ئەو بۆنی بۆ یاق هاو، بەڵام بەس لە ئەو مەحاجرە ئاسنەی کردە بیان بۆ پەنجەرەکە کە نەتوانێت دیوی دەرەوە ببینێ، دیوارەکان بۆنی ناهاو. بەڵام پێداویستی چییە؟ ینی تۆ لە هۆدەیەکی 4x4 24 ساعت لەویاویەوە چ پێداویستی دابینکردنیەکە؟ کەسێکیش ئاعتیادی نییە و لەسەر تلیاک و لەسەر شتیتر نەگیراوە، لەسەر مەسەلێکی سیاسی گیراوە. پێویستە کەسە سیاسیەکان لە عالەمەکانگیرێن ئیمتیازاتی زیاتریان نەگرێت لە ڕوویەوەی هەتاولیان با لە ڕووی لە باخچا بن. ئەمریکەکان ئەم شێخلااو تەنسیقێکی باشی لەگەڵیانە هەبووە، بەڵام من ئەمریکەکانم نەدینیوە. ڕاستە هەنێ ڕیسا لەو نامەمان بۆ ناردوون و بۆ بەڕیتانیەکانمان ناردووە، بەڕیتانیەکانیشم نەدینیوە، بەڵام لە ڕێی ئیمەیلۆمانەوەی ساڵمان هەیە. ئەوەی هەیە لە سلێمانیە من هەستەکەم دووەلی فەڕەنسا و ئیتالیا و ئەڵمانیا و بەڕیتانیا و ئەمریکا بەم وەزعە ناڕازین، و من وام بیستووە کە تەدریب و تەمویلی یەکێتی بە عەتاد و ئەمانەیان بە شێوەیەکی کاتی ڕاگرتووە، نازانم ڕاستیات.